حەشدی شعبی لا پارێزگاکانی کەرکووک و ئەنبار و سەلاحەددین و بابل بۆردومان کران لە هەولێریش بە درۆن هێرشکرایە سەر پاڵاوگەیەک. سەرۆکی ئەمریکا ڕاگەیاند هێزی دەریایی و ئاسمانی و سیستما موشکیەکانی ئێران بە تەواوی لە ناوچوون و سەرکردەکانیان لەسەر زەوی نەماون. سەرۆکێکی نیشتیمانی کوردستان دەڵێت ئەمریکا زۆربەی ئامانجەکانی لە ئێران بەدەستێناوە بەڵام هیچ ئاماژەیەک بۆ کەوتنی ئێران لە ئارادا نییە. باڤڵ تاڵەبانی سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لە میانی بەشداریکردنی لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ پرێس مۆرگن کە ڕۆژنامەنووسێکی دیاری بەریتانیا ڕایگەیاند زۆربەی ئامانجە سەربازیەکانی ئەمریکا لە جەنگی دژی ئێراندا بەدەستهاتوون. هەروەها بە شێوەیەکی بەرچاو توانەکانی ئێرانی بۆ هێرشکردن کەم کردوتەوە. سەرۆکیەکێتی باسی لەوەش کردو پێناچێت ئێران هیچ توانایەکی ئەوتۆی هەبێت بۆ پەرەدان بە چەکی ئەتۆمی. لەگەڵ ئەوەشدا هێرشەکان بۆ سەری بەردەوامن بەڵام هیچ ئاماژەیەک بۆ خۆپیشاندان یان دژایەتی ناوخۆیی یان کەوتنی دەسەڵاتی ئێستای ئێران لە ئارادا نییە. ئەمریکا زۆرینەی ئامانجە سەربازیەکانی لە شەڕی دژی ئێراندا بەدەستهێنا و بە شێوەیەکی بەرچاو تواناکانی ئەو وڵاتەی بۆ هێرشکردن کەم کردوتەوە. پێناچێت ئێران هیچ توانایەکی ئەوتۆی بۆ پەرەدان بە چەکی ئەتۆمی هەبێت. لەگەڵ ئەوەشدا هێرشەکان بۆ سەری بەردەوامن بەڵام هیچ ئاماژەیەک بۆ خۆپیشاندان و ناڕزایی خەڵک دژی حکومەت لە ئارادا نییە. چونکە گەلی ئێران کەسانێکی ژیر و ڕۆشنبیرن و نایەنەوێت ئەزمموی هەمان ئەو نەهامەتیانە بکەن کە وڵاتانی دراوسەیان بەسەریان داهاتووە. قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی 4 نیوزی بەریتانی ڕایگەیاند هەرێمی کوردستان هەوڵ دەدات خۆی لا ململانەکانی ناوچەکە ببارێزێت و تیشی ئەو جەنگەی ئێستا ڕوودەدات جەنگی ئێمە نییە. قوبات تاڵەبانی جەختیشی کردەوە کە واشنتن هیچ داوایەکی بۆ جوڵەی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران لە ڕێگەی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە نەکردووە. داواشی لا کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە کورد تەنها وەک جەنگاوەر نەبینن بەڵکو وەک دیبلۆماتکار و پردی چارەسەری ئاشتیانە ڕفتاریان لەگەڵدا بکەن. ڕاشی گەیاند هەر سەقامگیریەک لە ئێران کاریگەری لەسەر عێراق و وڵاتانی کەندا و بازاڕەکانی جیهان دەبێت. ئەمە جەنگی ئێمە نییە. ئێمە شەڕی زۆرمان کردووە لە پێشووتردا. ئەمریکا داوای ئەوەی لێ نەکردوین هێزەکانی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران لە ڕێگەی سنوورەکانمانەوە بچنە ناو ئێرانەوە. ئەمە نەعەدالەتیە کە کورد تەنها وەک جەنگاوەرێکی باش ببینن. بەردەوام دەکەوێتە بەرگوێمان کە کورد تێکۆشەرن و پێشمەرگە بوێرە و ڕوبەڕووی مردن دەبنەوە. ئەمە مێژووی ئێمەیە و شانازی پێوە دەکەین. بەڵام ئێمە دیبلۆماتکار و دانوستانکاریشین. ئێمە لێرە لە بیری ئیسلامی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تووشی چەندین ئالۆزی دەبینەوە. کورد هەموو کات ویستویەتی پردێک بێت بۆ سازکردنی زەمینەیەکی لەبار بۆ چارەسەرکردنی و ئالۆزیانە. ئیسرائیل بۆردومانکردنی 200 پێگەی ئێرانی ڕاگەیاند سوپای پاسدارانیش دەڵێت شەپۆلی 43مینی موشکەکانیان ئاڕاستی ئێران کردووە. سوپای ئیسرائیل بڵاوی کردەوە لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 200 پێگەیان لە ڕۆژئاوا و ناوەڕاستی ئێراندا بۆردومان کردووە کە زۆرینیان ژێرخان و دامەزراوە موشکیەکانی ئێرانی کردوتە ئامانج. لە بەرامبەردا ئێران هەوڵی یاخود هەڵدانی شەپۆلی 43 بە ئاڕاستەی ئیسرائیل ڕاگەیاند کە تێیدا ئێران موشکی بالیستی بەکارهێنانەوە و ناوچی نیشتەجێبوونی لە تەل ئەبیب کردوتە ئامانج. بەهۆیەوە 58 کەس باسووکی بریندار بوون. هەروەها سەرڕای ئەوەی ئێران دەڵێت گەروی هورموزی دانەخستووە بەڵام نرخینەوت بەرزبوونەوەی بەخۆ بینیوە و گەشتۆتە سەروی $100 بۆ هەر بەرمیلێک. سەبارەت بە لوبنانیش سوپای ئیسرائیل ڕایگەیاند سەرکردەیەکی باڵای حیزبوڵڵایان کردوتە ئامانج. لەلایەکی دیکە وەزارەتی بەرگری سعودیا ڕایگەیاند بەرپەرچی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانیان داوەتەوە کە لە ئێرانەوە ئاڕاستەی ڕاست کراوە. زۆرینەی پێکا گرنگەکانی ئەو وڵاتەی تێدایە و ئاژانسی هەواڵی عومانیش بڵاوی کردوتەوە لە ئەنجامی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەواندا کە لە ویلایەتی سەحار بووە 2 کەس کوژراون.
سەرباری ئەو بارودۆخە نەهەمواری کێستادا ڕوبەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاز بۆتەوە بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام ڕەنگا بە کاریگەری لەسەرەوە دروست نەکردوێت کە ژیانی هاوڵاتیان لە ئێستادا ئاسایی نەبێت بە تایبەت لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی هەولێری پایتەخت هەرێمی کوردستان کە زۆر ڕوبەڕووی موشک بۆتەوە لە سەروبەندی شەڕەکانی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکادا بۆ زانیاری زیاتر لەسەرم بابەتە دەچینە لای پیامنێرمان قارەمان جەوهر ڕاستەخۆ لە هەولێرەوە باسی ئێستای بازاڕ و ڕۆژی ئێستای هەولێرمان بۆ دەکات. قارمان لە ئێستایە هەولێر چۆنە بینرێت بازاڕەکان لەگەڵەوەی بەرەجەژنانە هاوڵاتیان چۆن خۆیان ئامادەکەن ئایا ژیان ئاساییە یان هیچ مەترسی لە ڕاوکیەکێ لە ناو هەولێردا؟ بەڵێ هێوی ئێستا من لە نێو بازاڕی گەورەی هەولێرم دیارە عادەتەن جمعان ئەم بازارە قەرەباڵغە بەڵام ینی دوو هۆکار هەیە بۆی کەوا زیاتر ئەم بازارە قەرەباڵغ یەکێکیانەوەیە دابشکردنی موچە لەگەڵ ئامادەکاریەکانی خەڵک لە بۆ جەژن ئەمانە دوو هۆکارن کە بازارەکە زیاتر قەرەباڵغە لەگەڵەوەش ینی لە چەند ڕۆژی ڕابردوو لە شەوی ڕابردوش بە هەمان شێوە هێرشی درۆنی هەبوو بۆ سەر هەولێر بەڵام تا ڕادەیەکی زۆر بازاڕەکان ینی وەکو خۆیانن ینی هیچ دڵە ڕاوشەیەک یاخۆ کەسێک لە نێو خەڵکدا بەدی ناکرێت بۆ پێیکە جموزۆڵی بازار و کرانەوەی بەشێکی زۆری شوێنی کار و فرۆشتنی کاڵا پێداویستەکانی هاوڵاتیان لەگەڵەوەش ئەم بازارێکە ئێستا قسەی دەکەم بازاڕی گەورەی هەولێرە کە تەنها ڕۆژانی هێنی ڕێگە بە کاسبکاران دەدرێت لەو شوێنە کاڵاو شتومەکەکانیان بە بازار بکەن یاخود بیفرۆشن بۆ پێیکە لێرە نرخەکانیان کەمترە و لەگەڵ ئەوەش وەک باسم کرد ڕێگاکانی ئۆتۆمبیل لە بەشێک لە شەقامەکاندا دەخرێت بۆەوەیکەوە خەڵک بتوانێت بە ئاسانی هاتوچۆ بکاتن و بەشێک لەو کاڵا پێداویستیانەی کە هەیەی بیکرێتن ئەوەی کە دەبێت ئاماژەی پێکەم ئەوەیە ینی لێکوانە سەرباری ئەوەی کە ینی بەشێکی زۆری پێداویستەکان هەیە ئیتو ئێرە وەرە هەدا قسەم لەوە بکە لەگەڵ ئەو کاسبکارە گفتگۆ دەکەین ئەو کاتت باش بە زغارەکەت فرەبدا باز لە بازار بکە ینی ڕۆژی بازار قەڵەباڵغا ینی هێرشی درۆن هەیە بەڵام خەڵک هەر لە بازار هەیە ینی ئاسایی خەڵک لە بازار هەیە بەس کاکە خەڵک پارە بەش شامەشە نادا خەڵک پارە سرف ناکە و شتانەیە ئەرێ وەڵا پارە شتانە بارودۆخەکە خراپە و کەس پارە بەشتا دەگەنە بازار قەرەباڵغا خەڵک شت کەم دەکرێتن یاخۆت پارە بەشت نادا خەڵک شت کەم دەکرێت خەڵک شتی کەم دەکرێت پارە بەش نادات کابرا ئەرێ وەڵا دێتێ لە بەس مەعامەلەکە دەکات و دەڕواتن بۆتەوەی کە لێرە دەیفرۆشی نرخەکان لێرە هەرزانترە یعنی تەنها ڕۆژانی هەینی لێرە یاخۆ بەردەوامی لێرە بەس جمعانە لێرەی نایەویش نرخەکانە سەبر گران دەبتەوە هەر شا سەبر گران دەبیتن ئەرێ وەڵا عزیز هەبێمەیەکێک لەو کاسبکارانە بە دیارە پێداویستەکانی بەو شێوەیە ینی خەڵک بۆ ڕۆژانی زەژن ڕەنگە کەمتر پێویستی بە بەشێک لەو پێداویستیانەوەی بۆیە بازاڕەکە کەمێک سسترە بەڵام ینی بازاری چەرەزات و شیرنی کەمێک قەرەباڵغ و زیاتر بازارێ لەگەڵەوەش کە جلوبەرگ و پێداویستیانەمە بازاری وەکو لەنگەیە ینی دەستی دووە لێرە نرخەکان هەرزانترە بە بەراورد بە شوێنی تر لەگەڵەوەش وەک باسم کرد تا ڕادەیەکی زۆر بازارەکان قەرەباڵغە جموزۆری خەڵکیش تا ڕادەیەکی زۆر ئاساییە وەکو ڕۆژانی ئاسایی بۆ پێیکە وەک باسم کرد ینی سەرباری ئەو هێرشە درۆنیانەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان سەر هەولێر بەڵام بازاڕەکان زموزۆڵی خەڵکی تێدا و ئامادەکاریەکانی خەڵکیش بە هەمان شێوە بەردەوامی هەیە بۆ پێیکە چەند ڕۆژێک ماوە بگەین بە جەژنی ڕەمەزان بۆیە دابشکردنی موچەشەمە هۆکار بە بۆی کەوا بەشێک لە بازاڕەکان قەرەباڵغی بخوایان بینن ئەمەژێکێکە لەو بازاڕانە کە باسم کرد بازاڕێکی میلیە بەڵام تەنها ڕۆژانی هەینی ڕێگە بەو کاسبکاران دەدرێتن کە کاڵا پێداویستەکانیان لێرە بفرۆشن و خەڵک بتوانێت بە ئاسانی بیکڕێتەوە. بەڵێ قەرەمان جەوهر پامنێری کورسات نیوس لە هەولێر سپاس بۆ زانیاریەکان. لە سلێمانی لە کاتی بۆنە تایبەتەکاندا بە دیاریکراوی لە سەروبەندی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لیژنەکانی قایمقامێت چاودێری بازاڕەکان نرخی شمک و کاڵا و پێداویستیەکانیان دەکرد لە ناو بازاڕەکاندا دیارە بە ئێستاشەوە کە لەگەڵەوەی ئەم بارودۆخەی ئێستا بوونی هەیە لەگەڵ نزیکبوونەوەی جەژنە لیژنەکانی قایمقامێت بەردەوامن لە ئەرکەکانی خۆیان
زانیاری زیاتر لەسەرم بابەتە لە پەیامنێرمان ڕێبازی واوەردەگرین لە سلێمانیەوە ڕێباز زانیاریمان بەرێ لیژنەکانی قایم قامیات ئەرکەکانیان بۆ چاودێریکردنی بازار لە ئێستادا دەست پێ کردووە بۆ کشتومەک و پێداویستی جەژن بە دیاریکراوی بەڵێ ئێوی دیارە نزیکەی هەفتەیەک ماماوە بۆی جەژن دەست پێ بکە بۆیە ئەم هەفتەیە بە بەردەوامی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی هەڵمەتەکانیان چڕ دەکەنەوە بۆ و شوێنانەی کە بابەتی تایبەت بە جەژن یان خواردنی تایبەت بە جەژن دادنن منم کاتێک کە قسە دەکەم تاوەکو ئێستا بازار تا ڕادێک چۆڵی پێوەریارە لە دوانیوەڕۆوە کە قەرباڵغێکی زۆر لە ناو بازار دروستە بێژمارێکی زۆری عربانە و دەستگێڕەکان یانە و کەسانی کە لەسەر شۆسە و شەقامەکان خواردن و شیرینی بابەتەکانی تایبەت بە جەژن دەهێنە سەر شەقامەکان ئەم لیژنانە بە بەردەوامی چاودێری دوو شتەکەن یەکەمیان چاودێری کوالەتیە و خۆراکانەکەن چونکە لەم جۆرە بارودۆخانەدا کە قەرباڵغێکی زۆر بە تایبەت لەم شوێنە کە شەقامی کاک ئەحمەدی شێخە لێرە دروست دەبێت بەشێکی زۆری ئەو شتانەی کە هێنرێت تاریخەکانیان یان بەروارەکانیان نزیکە لە بەسەرچوون بۆیە کاری لیژنەکانی قایمقامەتەوەی کە ئەو شوێنانە بە بەردەوامی چاودێریانەکەن بۆەوەی ئەو خۆراکانە یان ئەو کەرەستانی کە لێرە دەفرۆشێت ئەگەر بەروارەکان بەسەر چوو بێ یان زۆر کەمی مابێت بۆ بەسەرچوون ئەوانە دەستی بەسەرا گیرێت و لە ناوە برێت وە بابەتێکی تریشیانەوەی کە لیژنەکان جگە لە ناو بازار لە زۆربەی مارکێتەکان ناو ئەو شوێنانەی کە کاڵا شمەک خۆراک یان جلوبەرگی تایبەت بە جەژنی تێدا فرۆشن ئەو شوێنانش بەسەرەکەنەوە بابەتێکی تریان چاودێریکردنی نرخە بۆ ئەوەی لەم بارودۆخەدا کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئەم جەنگەی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران هەبوو هەندێک لە بازرگانان بە تایبەت لە ناو مارکێتەکاندا ئەم هەلایان قۆسبەوە بۆەوەی نرخەکان تا ڕادێک بەرز بکەنەوە بەڵام بە چاودێری لیژنەکان و چاودێری بازرگانی سلێمانی کە ئەوانیش ئەندامیان هەیە لە ناو لیژنەکانی قایمقامەتی سلێمانیدا تا ڕادێکی زۆر ڕێگر بوون و بە پێ و بەدەچوونەی کە ئێمە کردومانە بازرگانەکان ئەوانەی کە کاڵا لە دەرەوە هێنن یان خواردن لە دەرەوە هێنن ئەوان هیچ ڕێژەیەک با بڵێن گرانیان نەکردو پێشتر چۆن دەیان فرۆشت بەو نرخەت دەیان فرۆشتەوە بە مندوبەکان و مندوبەکانیش دەیانگەیاند بە فرۆشگاکان بۆیە هەندێک کەس ئێستقلالی ئەویان دەکریانەوە ئەوان با لە قۆسەوە کە لەو بینەدا بەڕێک لە نرخەکان زیاب بکەن بۆیە لیژەکانی قایمقامێت لە ماوەی ئەم مانگی ڕەمەزانەدا بە شێوەیەکی فراوانتر ئەو شوێنانیان بەسەر دەکردەوە و لە هەر شوێنێکیش هاوڵاتی سکاڵای هەبوو بێت بە خێرا تیمەکانە چوونەتەوێ و هەوڵانداوە و کێشەیە چارەسەر بکەن واتە چاوەڕوان دەکرێت ئەم هەفتەیە تا جەژن هەڵمەتەکانیان زیاتر فراوان بکەن کە زیاتر لە چل لیژنن بەشێکی زۆری بازار دەگەڕن لەگەڵ ئەو شوێنانەی دیکەی کا دەکەونە گەڕەکە سەرەکیەکانەوە بەڵێ پەیامنێرمان ڕێبازی وا لە سلێمانی سپاس بۆ زانیاریەکانت بەڕێزان سەرنجتان ڕادەکێشم بۆ چەند هەواڵێکی گرنگ و بەپەلەکە هەر لە بەرەبیانی ئەمڕۆ ڕوویداوە لە سەروبەندی ئەم گەشتی هەواڵەکانی ئێمەدا دیارە شەڕ و ململانێ گەرمەکانی شەڕی گەرمی نێوان ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا بەردەوامی هەیە هەر لەم چەند سەعاتەی ڕابردوو تاکو ئێستا زنجیرەیەک بردومان و هەروەها موشک لەگەڵ درۆنی ئاسمانی ئاراستەی هەردوو لاکراوە ئیسرائیل ئەوەی کە لەسەر شاشی کورسات نیوز دەیبێنن ئیسرائیل دەڵێت ئێمە سەراسەری تاران بردومانەکەین دیارە لە سەروبەندی شەڕەکانە و ژمارەیەکی زۆر خەڵک بەهۆی ئەمە شەڕانەوە بۆتە قوربانی دیارە میدیای ئێران باز لەوە دەکات دەنگی چەند تەقینەوەیکی گەورە لە ئێستا لەناو تاران و لە کەرەج دەبیسترێت تەقینەوە و فڕۆکەش دەبیستی لە ناو کەرەجە هەرواسپای پاسداران هەڕەشەی هەر جۆرە خۆپشاندان و تەظاهراتێک یاخود خۆپشاندانێکی خەڵک دەکات کە لە ئێستادا ڕوو بدات ڕێگە نادەن بە خۆپشاندانی ناڕزایەتی دەربڕین هەروەها هەر لە سەروبەندی ئەم هێرشانەیە بەرگری سعودیە باسی کرۆ لە باوەی چەند سەعاتێکدا ئەوان 38 درۆنیان خستۆتە خوارەوە ئیسرائیل باز لەوە دەکات کە ئەوان سەرانسەری تاران بردومان دەکەن شەڕەکان گرژیەکان بەردەوامی هەیە ئەو وێرانیشی کە دەیبینن ئێستا ڕاستەوخۆی هەر یەک لە بەیروت و قودس و تەلئەویبە ئەم پایتەختانەیە کە بە بەردەوامی ئەم ناوچانە لە شەڕ و ڕوبەڕووبوونەوەیان بە بەردەوامی درۆن
موشک بەسەریاندا بەناو ئاسمانەکەیاندا دێت و دەچێ و ژمارێکی زۆر خەڵک بریندار بۆ ژمارێکی زۆر خەڵک لەم شەڕانەیە بوونێتە قوربانی بێجگەلەوەی کە لە ڕووی مادیشەوە ژمارێکی زۆر باڵەخانە و بینا و هەروەخانە و یەکەی نیشتەجێبوونی هاوڵاتیان کراوەتە ئامانج. هەر لە ماوەی ئەم شەڕانەیە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان بە تایبەتی ئەوانی لە وڵاتانی عەرەبی نیشتەجێبوو بوون، جا ئەوانی وەکو گەشتیار بوو بن، ئەوانەی کە خەڵکی دانیشتوانی ڕەسەنی شارەکان بوو بن، ئەوانەی کە بە هەر جۆرێک لە جۆرەکان نازنامەی دووهەمیان هەبوو بێت لە وڵاتانە ئێستا بە لێشاو ئەو شارانە و وڵاتانە بەجێ دێڵن هەریەک لە سعودیا لە دوبەی لە کوێیت لە قەتەر چکە لە بەردەم مەترسیایە دارە هەربینیشمان لە ڕۆژانی ڕابردوودا بە دیاریکراوی بەرەبیانی ئەمڕۆوە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان لە دوبەی فڕۆکەخانەی دوبەیەوە دەیانویست بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان. دوبەی کێکێکە لە شوێنە گەشتیاری جوانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ساڵانە لە سەرانسەری جیهاندا ژمارەیەکی زۆر خەڵک سەردانی دەکات و بەشێکی هاوڵاتیانیش تەنانەت لەوەیەکی نیشتەجێبوونیان هەیە لەوێ نیشتەجێن بۆیە ئێستا بەهۆی ئەو شەڕەوە کاریگەری لەسەر دروست کردو ئەوێ بەجێ دەهێڵن. بەداخەو ئێستا لە سەروبەندی جەژنی ڕەمەزانیشداین ڕەنگە بارودۆخەکە بۆ موسڵمانان زۆر قورستر بێ کە جەژنێکی ئاینیە و ئەم جەژنانە بۆ موسڵمانان زۆر گرنگە. ئێستا بم بارودۆخانەیە تێدەپڕن هەرێک لە بەیروت و لە قودس و تەلئەبیبە ئەو وێنانی کە ئێستا دەیبینن لەسەر شاشەی کورسات نیوز ترەمپ باس لەوە دەکات لە حوڵ ساڵە خەڵک لە ئێران دەکوژێ و ئێستا ئێمە سەرکردەکانی وڵاتەکە دەکوژین و هەروەها بەرگری سعودیە باسی لەوە کردووە لە ماوەی چەند سەعاتێکە 38 درۆنمان پستۆتە خوارەوە. ئەمە ڕێژەیەکی زۆرە. سوپای ئیسرائیل باز لەوە دەکات چەند موشکێکی ئێرانیان تێکشکاند کە ئاراستەی ناوچەی ئیلات کرابوو. فرانس پرێسیش باسی لەوە کردو سوپای پاسداران هەڕەشە دەکات ئەگەر خۆپشاندان لەناو ئێراندا بکرێت بارودۆخەکان لە ئێستادا باش نیە بۆ نانەوێت. دوو کەس لە عمان بەهۆی هێرشی درۆنیەوە کوژاون. هەروەها میدیای ئێرانی بە ئەوەیان بڵاو کردوتەوە دەنگی چەند تەقینەوەیەک و فڕۆکەی جەنگی لە کەرج دەبیستێ. بارودۆخەکە تاکو ئێستا ئاسایی نەبووتەوە باش نییە. سەرۆکی ئەمریکاڵە ئێرانمان بە شێوەیەک لە ناوبردووە لە مێژوودا وێنەی نەبووە و دۆناڵد ترەمپ باز لەواکە مشتەبا خامنەی لە ژیاندا ماوە بەڵام بریندارە دیارە بەهۆی ئەو هێرشانی کە کراوەتە سەریان گروپە چەکدارەکانی عێراق بەرپرسیارەتی خۆیان لە هێرشەکەی سەربازانی فەڕەنسا لە هەولێر ڕاگەیاند کە بەهۆیەوە سەربازێکی فەڕەنسی گیانی لەدەستدا بوو. سەرۆکی فەڕەنسا کوژانی سەربازێکی وڵاتەکەی لە هەولێر پشتڕاست کردوێتەوە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا هێرشەکان باسی لەوە کردو هێرشەکانی ئێران بۆ سەر هێزەکانمان قوبوڵ کراو نییە. يدعوت الحورنوت كرايجان إسرائيل بپی وایە ئەمریکا دەیەوێت شەڕەکە فراوان بکە نەکۆتایی پێبێنێت. دیارە ئەگەر بچینە ناو قوڵایی ئەم شەڕەوە تەنها هۆکارێک نییە، ئەگەر بڵین تەنها سیاسیە، تەنها بازرگانیە، تەنها پرسی مەذهبی و ئاینیە، تەنها پرسێکە کە پەیوەندی بە هەژمونی وڵاتان و ناوچەیەکەوە. ئێران وڵاتێکی خاوەن هەژمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، نەک تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهۆی ئەو فکرە مەذهبی کە هەیەی ئاینی کە هەیەی ڕێژەیەکی زۆر لە لایەنگر و پشتیوانانی هەیە لە جیهاندا. بۆیە دیوێکی شەڕەکان ئاینیە، دیوێکی استراتیژیە، دیوێکی سیاسی و بازرگانیە و ئابوووریە. چەند دیوێکی دیکەشی هەیە کە زۆر ڕەنگە باسی لەوە نەکرێت کە پەیوەندی بە کۆمەڵێک فکر و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ڕەنگە بۆ ساڵانی داهاتوو و بۆ سەردەم ڕنگدانە و کاریگەریەکی زیاتر دەرکەوێت و ئێستا ئامادەسازی بۆ کۆمەڵێک پرسی گرنگ دەکرێت. جا ئەم شەڕە بەکوێ دەکات؟ چارەنووسی چی دەبێت؟ ئەمە لە داهاتوودا دەبینێت و دەبیسترێت. ئێمە بەردەوامە بین لە هەر گۆڕانکاریەک هەر ڕوودا و پێشاتێکی نوێکە ڕوو دەدات هیوادارین کە بارودۆخەکان ئاسایی بێتەوە. چی دیکە هاوڵاتیانی مەدەنی نەبنە قوربانی ئەم شەڕانە، نەبنە قوربانی ئەوەی کە ئێستا لە جیهاندا ڕوو دەدات. ئێمە هەواڵەکانتان بە وردی و بەڕاستی بۆ ئێوە بڵاو دەکەینەوە. لە گەاندنی زانیاریەکان بەردەوام دەبین پەیوەست بە بردومانەکانی کەرکووک کە هێزێکی دیاریکراوی کردو تا ئامانج زانیاری زیاتر لە پەیامنێرمان ئاسۆ ئەحمەد ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت وەری دەگرینەوە. ئاسۆ لەسەرم بابەتە زانیاریمان بەرە. هێوی تاوەکو ئێستا ئەو بردومانانەی کە کراوە ئەو شوێنانەی کە پێکراوە لە سنووری پارێزگای کەرکووک شوێنێکی دیاری کراو بووە کە سەر بە دەستگایەکی هێزە ئەمنیەکانە. ئەویش
هەرچی درۆنێک ینی هەرچی موشکێک ئاراستەی سنووری پارێزگای کەرکووک کراوە، چی لە قەزای دووبس، چی لە سنووری ناحی سەرگەڕان، چی لە تازە خوورما توشکە لەسەر ڕێگای کەرکووک بەغدادا، یان ئەو بردومانەی کە گەڕێکی بەدری گردەوە لە سنووری لە ناو پارێزگای کەرکووک، ئەنی هیچ زیانێک بەر هاوڵاتی سڤیل نەکەوتووە، ماڵی خەڵکی زیانێکیان بەر نەکەوتەوە، تەنها ئەوەی کراوە تا ئامانج بارەگا و پێگەکانی حەشدی شعبین لە سنووری پارێزگای کەرکووک. بۆ نمونە بەرەبیانی ئەمڕۆ لە کاتی پارشێوە جارێکی تر کە دەکاتە سێم جار لیوای چلی حەشدی شعبی کرایە ئامانج و لە ڕێگەی درۆنەوە بردومانی بارەگاکەیان کرا و لە ماوەکانی ڕابردوشدا ینی دوو جارێتر هەمان لیوای چل دەکات لە سنووری قەزای دووبزە هێزی حەشدی شعبین دەکراونەتە ئامان چەکدارەکانیان زۆربەی خەڵکی ناوچەکانی خواروی عێراقن. ئەوەی کە گەڕ لە گەڕێکی بەدر لە پارێزگای کەرکووک بردومان کرا بارەگای تایبەتی دەستەی حەشدی شعبی، ئەمانە چەکدارەکانی خەڵکی پارێزگای کەرکووک و قەزای دووسخورمات و ناحی ئامرلین پێک دێن لە باوەڵی پێکهاتەی تورکمانیشی ئامەزەب کە لە ڕێزەکانی حەشدی شعبیدان لە سنووری تازە خوورمات و گوندی بەشیریشکە لە شەوەکانی ڕابردوودا بە هەمان شێوە بردومان کرایانی لە ڕێگەی سێ درۆنەوە هێرش کرا سەر دیوای 16 حەشدی شعبی بە هەمان شێوە تا ئەو هێرش و پەلامارانەی لە سنووری پارێزگای کەرکووک کراوە لێ بۆ سەر هاوڵاتی سڤیل نەبووە، بۆ سەر هێزێکی تایبەت بۆ بە ئامانجدار بووە کە هێزەکانی حەشدی شعبی کرۆتە ئامانج. ئەگەرنا لە ئاستی جموجۆڵی شەقام ئاسایە جموجۆڵی شەقام بە تایبەت هاوڵاتیان درەنگانی شەو لە بازاڕەکاندا دەمێننەوە ئامادەکاری خۆیان دەکەن بۆ جەژن. ینی ویستم و زانیارێ بخەمە ڕوو تاوەکو ئێستا ئەوەی هەبووە بۆ سەر هاوڵاتی گشتی نەبووە، یانەی واتە بۆ سەر گەڕک و کۆڵانەکانی تر نەبووە، تەنها بۆ شوێنانە بووە کە پێگە و بارەگای هێزەکانی حەشدی شعبین کراونەتە ئامانج و بردومان کراون لە ڕێگەی درۆنەوەیان لە ڕێگەی موشکەوە. هیچ درۆنێک دەبینرێ بە ئاسمانی کەرکووکە ئێستا هیچ درۆنێک دەبینرێ ڕۆژی کەرکووک چۆنە لە ئێستا؟ هێبی بە ڕۆژ دەتوانم بڵێم هەر لە بەرەوانی زۆوە کە دەبێتە ڕۆژ تاوەکو نزیکی سەعات 12 شەویش هیچ شتێک لە ئارادا نییە. بارودۆخی کەرکووک زۆر هیچ ینی تەنانەت گوێت لە دەنگی درۆنیش نابێت لە ئاسمان، بەڵام لە دوای 12 شەو بۆ بەرەبیانی نزیک سەعات 6 بەیانی ینی هەموو ئەو هێرشانەی کراوە لە سنووری پارێزگای کەرکووک بۆ سەر بارەگاکانی حەشدی شعبی لە دوای 12 شەوەوە تاوەکو نزیک 6 بەیانی بووە، گەرنا بە ڕۆژ تا ئێستا هیچ پەلامار و هێرشێک نەبووە. بەڵام شەوان لەو کاتی کە دیاریم کرد زۆر دەنگی درۆن دێت لە ئاسمانی کەرکووکدا، ینی بە جۆرێکە هەموو هاوڵاتیان لە گەڕەکە جیاوازەکان گوێیان لە دەنگی درۆن دەبێت بە ئاسمانی پارێزگاکەدا دەسۆڕێتەوە. بەڵام بکردنە ئامانج و پەلامارەکان و هێرشەکان تەنها لەو کاتەیە کە لە سەعات 12 شەو بە دواوە تاوەکو نزیک 6 و 7 بەیانێکە دنیا ڕووناکە بێتەوە هیچ شتێک لە ئارادا نامێنێ. بەڵێ ئاسۆ ئەحمەد پامنێری کورسات نیوز لا کەرکووکەوە سپاس بۆ زانیاریەکانت. سەرۆکی فەڕەنسا کوژانی ئەفسەرێک و برینداربوونی چەند سەربازێکی دیکەی وڵاتەکەی لە هەولێر ڕاگەاند. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە ئێکسێکدا ڕایگەاند ئەلپاین چاسێرز کە ئەفسەرێکی وڵاتەکەیان بووە وەشەڕی داعش شۆتە هەولێر و شەوی ڕابردوو لە هێرشێکی گروپە چەکدارەکانی عێراق بۆ سەربنکەکەیان لە هەولێر کوژاوە. باسی لەوەش کردووە چەندین ئەفسەر و سەربازی دیکەی وڵاتەکەی لە هەمان هێرشدا بریندار بوون. ئیمانوێل ماکرۆن وێرایی سەرۆخۆشی بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی ڕاشیگەاند ئەو هێرشە بۆ سەر هێزەکانیان جێگی قوبوڵکردن نییە. جەختیشی کردوتەوە بوونی ئەو هێزیان لە عێراق بە توندی لە چوارچێوەی شەڕی دژی تیرۆردایە. هاوکات لە دوای ڕووداوەکەش گروپێکی چەکداری ئێران لە عێراق بەرپرسیارەتی خۆیان
لەو هێرشەی سەربنکەی فەڕەنسا لە هەولێر ڕاگەیاند. ژمارەیەک بارگای هێزەکانی حەشدی شعبی لە پارێزگاکانی کەرکووک و ئەنبار و سەلاحەددین و بابل بردومانکران. لە هەولێریش بە درۆن هێرشکرایە سەر پاڵاوگەیەک. میدیاکانی عراق بڵاویان کردەوە بەیانی ئەمڕۆ بارگاکانی حەشدی شعبی لە قەزاکانی خورمات و شەرگات و لە پارێزگای سەلاحەددین و بارگای کەتیبەکانی حیزبوڵڵا لە قەزای فەلوجەی سەر بە پارێزگای ئەنبار و بارگایەکی حەشدی شعبی لە پارێزگای بابل بردومان کراون. لایەکی دیکەوە پەیامنێری کورسات نیوز لە کەرکووک ڕایگەیاند بەیانی ئەمڕۆ بارگای لیوای چلی حەشدی شعبی لە قەزای دووبز سەر بە پارێزگای کەرکووک بردومان کراوە. بەپێی زانیاریەکانی پەیامنێری کورسات نیوز لە هەولێر بەیانی ئەمڕۆ بە درۆن هێرشکرایە سەر پاڵاوگەی لاناس لە نزیک هەولێر، بەڵام قەبارەی زیانەکان نەزانراوە. فەرماندەی ناوەندی ئەمریکا تێکشکاندنی فڕۆکەیەکی گواستنەوەی سوتەمەنی وڵاتەکەی لە ڕۆژهاوای عێراق ڕاگەیاند. فەرماندەی ناوەندی ئەمریکا سنتکۆم لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە فڕۆکەیەکی گواستنەوەی سوتەمەنی لە جۆری کەی 135 کە سەر بە هێزەکانی ئەمریکایە لە ئاسمانی عێراق دیار نەماوە. باسی لەوەش کردو هێرشکراوەتە سەر دوو فڕۆکەیان لە ئەنجامدایەکێکیان لە ڕۆژاوای عێراق کەوتۆتە خوارەوە و لە کاتێکدا ئەوەی دیکەیان بە سەلامەتی نیشتۆتەوە. وتیشی لە هەردوو ڕووداوەکە هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتۆتەوە. لەو دوای ڕووداوش ئیبراهیم زولفیقار وتەبێژی بارگای خاتەمول ئەنبیا ڕایگەیاند فڕۆکەکە لەلایەن گروپا چەکدارەکانی عێراقەوە تێکشکێنرا و تەواوی تیمەکەشی کوژراون. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە سیستمی بەرگری ئاسمانی تورکیا توانیوێتی موشکێکی بالیستی تێک بشکێنێت کە ئاراستەی بنکەی سەربازی ئەنجەرلیک کرابوو. میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە موشکێکی بالیستی ئاراستەی بنکەی سەربازی ئەنجەرلیک کرابوو. سیستمی بەرگری ئاسمانی توانی پێشگەیشتنی بە ئامانجەکەی بخاتە خوارەوە. بنکەی ئەنجەرلیک لە باشووری تورکیا لە ناوچەی قدەنێ بە یەکێک لا بنکە سەربازی استراتیژیەکانی ئەمریکا و ناتۆ دادەنرێت بەهۆی پێگا جوگرافیەکەیەوە بۆ تەناوەندێکی گرنگ بۆ کۆنتڕۆڵکردن و بەڕێوەبردننی ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی خەریکی تێکشکاندنی تەواوەتی ئێرانە و هێزی دەریایی و ئاسمانی و سیستمی موشکیەکانی ئەو وڵاتە لە ناوچوون سەرکردەکانیشیان کوژراون. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تۆڕی ئێکس سۆشیال ڕایگەیاند ئەوان خەریکن ڕژێمی ئێران بە تەواوی دەشکێنن لە ڕووی سەربازی و ئابووری و ڕەهەندەکانی دیکەشەوە. دەژڵێت هێزی دەریایی ئێران نەما، هێزی ئاسمانیان کۆتایی پێهات، موشک و درۆن و هەموو شتێکی دیکەیان خەریکە لە ناو دەچێت. سەرکردەکانیان لەسەر زەوی نەماون. باسی لەوەش کردووە ئەمریکا خاوەنی هێزێکی بێوێنێ و چەکی بێسنوورە. باسی لەوەش کردو بۆ ماوەی 47 ساڵە خەڵکی بێتاوان لە هەموو جیهاندا دەکوژن. ئێستا وەک 47ەمی سەرۆکی ئەمریکا ئەوان دەکوژێت و سیر بکەن چی بەسەر ڕژێمی ئێراندا دێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دووپاتی کردەوە کە وڵاتەکەی بە شێوەیەک ئێرانی لەناو بردووە کە لە مێژوو داوێنەی نەبووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزۆنیدا ڕایگەیاند ئەوان بە شێوەیەک لە ئێرانیان داوە کە لە دوای جەنگی دووەمی جیهانەوە هیچ وڵاتێک بەو شێوەی لی نەدراوە. بەڵام سەرڕای ئەوەش هەندێک پاشماوی دەسەڵاتی ئێستای ئێران هەرماونەتەوە. باسی لەوەش کردووە ئەمریکا زۆربەی موشک و فڕۆکا بێفڕۆکەوانەکانی ئێرانی لەناو بردووە. سەبارەت بە گەروی هورموزیش ترامپ ڕایگەیاندووە پێویستە کەشتیوانەکان ئازایەتی خۆیان نیشان بدەن باگەروی هورمزدا تێپەڕن. هیچ شتێک نییە لی بترسن چونکە هێزی دەریایی ئێرانیان تێکشکاندووە. هەموو کەشتەکانیان نوقم کردوون سەبارەت بە موجتەبا خامنەی ڕابەری نوێی ئێران. ترامپ وتی پێی وایە هێشتا لە ژیاندا، بەڵام بریندارە وتیشی ئەو لە یەکەم پەیامیدا زۆر قسەی کردووە، بەڵام پێویستە خۆی بسەلمێنێت.
ئەموتانی ترەمپ دوای ئەوە هات ڕابەری نوێی ئێران لە یەکەم پەیامی خۆیدا دووپاتی کردەوە کە وڵاتەکەی پاشەکشە ناکات بەڵکو تۆڵەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل دەکاتەوە. سەرۆکوەزیرانی ئیسرائیل جەخت دەکاتەوە لەسەرەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن و هاوپەیمانی نوێ پێک دەهێنن. ئۆپراسیۆنەکانیشیان بۆ لەناوبردنی هەموو هەڕەشەکانی ئێران بەردەوام دەبێت. گەورەترین مەترسی لەسەر ئیسرائیل ئێرانە، بۆیە کار بۆ نەهێشتنی هەموو هەڕەشەکانی دەکەین. لەم جەنگەدا دەستکەوتی گەورەمان بەدەستهێناوە. هەر بەهۆی هێرشەکانمانەوە موجتەبا خامنەیی نەیتوانی خۆی پیشانی خەڵک بدات. ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیتر وەک جاران نییە، بەم زوانە هاوسەنجەکانی دەگۆڕین. هاوپەیمانی نوێ پێک دەهێنین و دەبین بە هێزێکی ناوچەی و لە هەندێک بواریشدا هێزێکی جیهانی. زانە ئەتۆمیەکانی ئێرانمان لە ناو بردو ئەوەی ئێستا دیکەین بۆ داهاتووی مرۆڤایەتیە. ئێمە لە ڕۆژانێکی مێژوویی داین. ساتەوەختی ئازادی گەلی ئێران نزیک بۆتەوە. ئۆپراسیۆنەکەمان بەردەوام و بە توندی لە بارەگا و بازگەکانی سوپای پاسداران و بە سیجی ئێران دەدەین. ئەگەر دژی ئێران هەنگاومان نەنایە پیشەسازیە سەربازیەکانی لەژێر زەوی و بە پارێزراوی دەمانەوە. هەروەها لە ڕێگەی بریکار و موشەکە بالیستی و پرۆژە ئەتۆمیەکەیەوە بەردەوام دەبوو لە هەوڵەکانی بۆ سڕینەوەی ئیسرائیل. میدیای ڕسمی ئێران یەکەم پەیامی موجتەبا خامنەیی ڕابەری باڵای ئێرانی لە دوای دەستنیشانکردنی بەڕابەری نوێ بڵاو کردەوە تێدا ڕایگەیاندوە داخستنی گەروی هورموز وەک فشارێک بەردەوام دەبێت و بەرەیەکی نوێی مقاومە دەکەنەوە و تۆڵی خوێنی شاهدەکە ئەنیان دەکەنەوە. موجتەبا خامنەی ڕایگەیاندووە ئەو ژۆک و ئێرانیەکان داخدارە و کەسی نزیکی بەهۆی شەڕی ئیسرائیل و ئەمریکاوە لە دەست داوە. حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه‌ای مجتەبای خامنەی ڕابەری نوێی ئێران لە یەکەم پەیامیدا ڕایگەیاند لەسەر ڕێبازی باوکی بەردەوام دەبێت و جەخت لە بەردەوامی شەڕ و داخستنی گەروی هورمز دەکاتەوە و تۆڵەی خوێنی باوک و شەهیدان دەکاتەوە. میدیای ئێران پەیامێکی نووسراوی مجتەبا خامنەی بڵاو کردە و لە دەستپێکی پرسە و سەرخۆشی خۆی بۆ کۆچی دوای عەلی خامنەی ڕابەری باڵای پێشووی دەربڕی و ئاماژەی بەوە کردووە کە ناوبراو لە کاتی خوێندنەوەی قورئاندا لە مانگی ڕەمەزاندا شەهید بووە. مجتەبای خامنەی ئاماژەی بە بڕیارەکەی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەر کردووە و دەڵێت منیش وەک ئێوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەوە لە ئەنجامی دەنگدانی ئەنجومەنی شارەزایان ئاگادار بووم چونکە دەستنیشانکردنی کەسێک بۆ جێنشینی کەسایەتیەکی وەک ئیمام خومەینی و خامنەیی کارێکی قورسە، بەڵام بە پشتیوانی خودا و گەل ئەم بەرپرسیارەتیە هەڵدەگیرێت. ڕابەری نوێی ئێران ڕایگەیاندووە کە تەنیا باوکی نەکوژداوە بەڵکو لە هێرشەکانی ئەم دواییەدا هاوسەرەکەی خوشکەکەی و منداڵەکەی خوشکەکەی لەگەڵ زاواکەیان جانیان لەدەست داوە. لەو بارەیە ڕووی کردووەتە خەڵکی ئێران و دەڵێت منیش وەک ئێوە داغدارم. مجتەبای خامنەی لە پەیامەکەیدا جەختی لە چەند خاڵێکی استراتیژی کردووەتەوە. گەروی هورموز بە داخراوی دەمێنێتەوە و دەبێت فشارەکان و بەکارهێنانی کارتی داخستنی گەروەکە وەک ئامڕازێکی کاریگەر بەردەوام بێت. مجتەبای خامنەی دەڵێت لێکۆڵینەوە کراوە لەبارەی کردنەوەی بەرەی نوێی شەڕ لەو شوێنانەی کە دوژمن تێیدا لاوازە. مجتەبا دەڵێت دڵنیایی بە هەمووان دەدەم کە ئێمە لە تۆڵەی خوێنی شەهیدەکان خۆش نابین و ئەو تۆڵەی لە بەرمانە تەنها پەیوەندی بە شەهیدبوونی ڕێبەری مەزنی شۆڕشەوە نییە، بەڵکو هەر ئەندامێکی گەل کە لەلایەن دوژمنەوە شەهید دەکرێت خۆی بابەتێکی سەربەخۆیە و تۆڵەی هێرشەکەی سەر خوێندنگەکەی شاری مینابیش دەکەنەوە و بە هەر شێوەیەک بێت سزای ئەو دەستدرێژیانە لە دوژمن وەردەگرنەوە. ڕابەری نوێی ئێران دەژڵێت دوژمن لە ساڵانی ڕابردووەوە بنکەی سەربازی لە هەندێک لە وڵاتان دروست کردووە تا دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەکەدا بسەپێنێت. بۆیە پێشنیار دەکەم هەرچی زووترە ئەو بنکانە دابخەن، چونکە دەبێت تێبگەن کە بانگەشەی ئەمریکا بۆ دابینکردنی ئاسایش و ئاشتی تەنها درۆیەکە و هیچی تر. بۆیە دەبێت ئەو وڵاتانەش هەڵوێستی ڕوونیان هەبێت. مجتەبای خامنەیی سوپاسی حیزبوڵڵای لوبنان و حوسیەکانی یەمەن و گروپە چەکدارەکانی عێراقی کردووە و ڕایگەیاند ئەوان بەشێکی جیانەکراون و لە بەهاکانی شۆڕشی ئیسلامی و پێکەوە بەرەو لە ناوبردنی فیتنەی زایۆنی هەنگاو دەنێن. لە کۆتایی پەیامەکەیدا داوای لە خەڵکی ئێران کردووە یەکڕیزی خۆیان بپارێزن و بەشداریەکی فراوان
لە ڕۆژی قودسدا بکەن بۆ نیشاندانی هێزی وڵاتەکە لەم قۆناغە هەستیارەدا. سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران وەڵامی هێرشەکانی ترەمپ دەداتەوە. عەلی لاریجانی سکرتێری ئەنجومەنی باڵای ئاسایشی نیشتیمانی ئێران لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس وەڵامی ترەمپ دەداتەوە سەبارەت بە بڕینی کارەبای ئێران و دەڵێت ئەگەر بیانەوێت بە نیو سەعات ناوچەکە تاریک دەکەن. لە تاریکیدا سەربازە ئەمریکیەکان دەبێت بە دوای سەلامەتیدا ڕابکەن. هەروەها بڵاوی کردوێتەوە ترەمپ دەیەوێت جەنگەکە زوو بباتەوە، بەڵام دەبێت ئەوە بزانێت کاڵگیرسانی جەنگ ئاسانە، بەڵام پۆستکردن لە تۆڕ کۆمەڵایەتیەکان بەوە براوە نابێت و دەبێت باجی هەڵەی هێرشکردنە سەر ئێران بدات. جۆن هێڵی وەزیری بەرگری بەریتانیا ڕایگەیاند تاوتوێی ناردنی هێزی زیاتر دەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جۆن هێڵی لە سەردانێکیدا بۆ یەکێک لابن کە سەربازیەکانی وڵاتەکەی لا بەریتانیا ئاشکرای کرد سیستمی پێشکەوتووی پچەڵکردنەوەی مینیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگیر کردو و چەند کەشتێکی سەربازیشیان بەڕێون بۆ ناوچەکە. ئاشکرایشی کرد هێزەکانیان لە ناوچەکە و عێراق و هەولێر هاوکار بوون لە خستنە خوارەوەی ژمارەیەک لە درۆنە خۆکوژیەکاندا. جێگەری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند وڵاتەکەی هەوڵی بەدەستهێنانی گەرنتیەکی کشتگیر دەدات بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی هەر هێرشێکی سەربازی لە داهاتوودا. مەجید دەخەدڕەوانچی جێگری وەزیری دەرەوەی ئێران با ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاند دەیانەوێت گەرنتی بەدەست بهێنن کە جارێکی تر جەنگ بەسەر ئێراندا نەسەپێنرێتەوە، چونکە ساڵی ڕابردوو جەنگێکیان بەسەردا سەپێنرا و دوای 9 مانگ کە جارێکی دیکە جەنگێکی تریان بەسەردا سەپێنرا. نایەنەوێت لە داهاتوودا جارێکی تر بەو شێوەیە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. وتیشی پێش دەستپێکردنی جەنگ وڵاتانی دراوسیان ئاگادار کردوتەوە کە ئەگەر ئەمریکا هێرش بکاتە سەر بنکە سەربازی و بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەنە ئامانج لە وڵاتەکەیاندا. دەژڵێت چەند وڵاتێک پەیوەندیان بە ئێرانەوە کردو بۆ کۆتایهێنانی جەنگ بەمەرجی ئەوان ئەوەیە نابێت لە داهاتوودا جەنگیان بەسەردا بسەپێنرێت. وەزارەتی گەنجینەی ئەمریکا ڕایگەیاند تاکو 11 مانگی داهاتوو مۆڵەت دەدرێتە وڵاتان بۆ کڕێنی نەوتی ڕووسیا. ماڵپەڕی نەوتی گەنجینەی ئەمریکا بڵاوی کردەوە وەزارەتەکەیان مۆڵەتێکی نوێی دەرکردووە کە ڕێگە بە کڕینی نەوتی خەو بەرهەمە نەوتیەکانی ڕووسیا دەدات کە لە ئێستادا لە کەشتیەکاندان و بارکراون. هاوکات سکۆت بێنست وەزیری گەنجینەی ئەمریکا ئاماژەی بۆ ئەوە کرد ئەو هەنگاوە لە پێناو زیادکردنی دابینکردنی وزێ لە بازاڕە جیهانیەکاندا، بەڵام ئەو ڕۆژشنانە تا 11 نیسانی داهاتوو بەردەوام دەبێت. ڕاشگەیاند ئەو هەنگاویان سوودێکی دارایی بەرچاوی بۆ حکوومەتی ڕووسیا نابێت، چونکە باجێکی زۆر خراوەتە سەروەبەرهێنانی نەوت لە وڵاتەدا. باسی لەوەش کرد شەڕی ئێران بۆ چەند هەفتەیەک بەردەوام دەبێت نەک بۆ چەند مانگێک. وتیشی دوای کۆتایی هێنانی شەڕی ئێران گەشەی ئابووری ئەمریکا بە ڕێژەی لە 3% زیاد دەکات. باڵێزی ئێران لە عێراق ڕایگەیاند کەشتیان نەوت هەڵگرەکانی عێراق بە مەرج دەتوانن بە گەروی هورمزدا تێپەڕن. محەممەد کازم ئەلسادق باڵێزی ئێران لە بەغداد ڕایگەیاند پێگەنانی لیژنەیەکی پاڵایی نێوان دەسەڵاتدارانی عێراق و ئێران پێگەنراوە بەمبەستی ڕێخستنی جوڵەی کەشتیەکانیان و ڕایگەیاند ئاماژەی بۆ کردووە کەشتیان نەوت هەڵگرە عێراقیەکان دەتوانن بە گەروی هورمزدا تێپەڕن بەمەرجێک خۆیان بناسێن و ئەو شوێنەش دیاری بکەن کە بۆی دەچن. ئەمە وەک نیشاندانی پشتیوانیەک بۆ عێراق. جەختیشی کردەوە کە ئێران ڕازی نابێت هیچ زیانێک بەر عێراقی دراوسێ بکەوێت. ئەم لێدوانەی باڵێزی ئێران لە بەغداد لە دوایەوە دێت کە سەرلەبایانی ڕۆژی پێنجشەمە هێرشکرایە سەر 2 کەشتی نەوت هەڵگر لا بەندەری بەسرە لە باشووری عێراقدا. ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک لا لێدوانێکیدا بۆ کورسات نیوز ڕایگەیاند قۆناغی ئێستای کەرکووک و عێراق قۆناغێکی هەستیارە پێویستی بە یەکگرتن و مامەڵەیەکی ژیرانەیە
هەموو لایەن و پێکاتەکانە چیتر کاتەکە ڕێگا بە پەرتەوازەی نادات. ئێستای عێراق بە گشتی وەکەرکووکیش وەکو شارێکی تر لە دۆخێکی باشدانی داوە لە هەموو کۆمەڵانی خەڵکی کەرکووک دەکەم لە هەموو پێکاتەکان کورد عەرەب تورکمان مەسیحی پێکەوە یەکریزینی خۆمان بپارێزین بۆەوەی لەم دۆخی ئێستای کەرکووک لە زەرەر و زیانی چۆنەڵێت هەم خەڵک و هەم شارەکەدا هەمومان دووربین. لاگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزاندا لیژنەکانی چاودێری تەندروستی و کوالیتی کۆنتڕۆڵ و تاوانی ڕێکخرا و هەڵمەتێکی چاودێری و سزادانی سەرپێکی کارانیان لە بازاڕەکانی کەرکووک دەست پێ کردووە. ئامانجیش لە هەڵمەتەکە ڕاگررتنی هاوسەنگی بازاڕە. لیژنەکانی چاودێری تەندروستی و کوالیتی کۆنتڕۆڵ و تاوانی ڕێکخراون لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان بازاڕەکانی کەرکووک بەسەر دەکەنەوە. لە هەڵمەتەکەیاندا لیژنەکان سزای هەر سەرپێچیەک دەدەن کە مەترسی دروست بکات بۆ تەندروستی هاوڵاتیان یان هەر فرۆشگایەک بە ئارەزووی خۆی نرخی بەرز کردبێتەوە. سەرۆکی لیژنەکە دەڵێت ڕۆژانە تیمەکانیان بەسەر 6 کەرتی شارەوانی پارێزگاکەدا دابش دەبن تا هاوسەنگی لە بازار ڕابگیرێت و فرۆشیار هەست بە چاودێری بکات. حاليا يعني مستنفرة كل طاقاتها. بەرەوپیری جەژن دەڕۆین هەموو توانایەکی خۆمان خستۆتە کار تاوکو گۆڕانکاری بەسەر نرخەکاندا نەیات ئەرکی سەرشانی ئێمەیە قورسایی نەکەوێتە سەرشانی کڕیار هەر بازرگان و کاسبکارێک یاری بە نرخەکان بکات سزای دەدەین و جۆری سزاکەشمان داخستنی شوێنی کار و سزادانی داراییەتی. تەنها لە یەک ڕۆژدا لیژنەکانی تەندروستی و چاودێری بازار 6 دوکانی گۆشت فرۆشتنیان داخست لەگەڵ داخستنی 3 مریشک فرۆش سزای دارایی چەند مۆڵ و دوکانێکی تریشیاندا. هاوڵاتیان و کاسبکارانی بازار بە گرنگیەوە دەڕوانە ئەم هەڵمەتانەی لیژنەکان کە پێیان وایە لە پێناو بەرژەوەندی گشتیە. دەستخۆشی لە داری تەندروستی کەرکەکەم لە بەیتەڕە ئەەکەم بەڕاستی هەڵمەتێکی زۆر باش و گونجاوە ڕۆژانە ئەیبینین هەفتانە ئەیبینین یعنی بە سەری قەسابەکانە مۆڵەکانە مەتاعمە شتێکی زۆر چاکەن دەستیان خۆش بێ نمونیان زیاد بێت بەڕاستی ئەمە هەڵمەتێکە دەبێت زۆر بەرز بنرخێ سەراحەتەن ئەمە یەک دووش بۆ ئیسفادی هاوڵاتیانە یعنی بۆ دوکاندارەکانش باشن عیسە بۆ نەهاتم بۆ لای خۆم بۆنە بۆ دوکانەکەی خۆم چەند تێبینێکیاندا پێم دەستخۆشیان یەکەم لەم وەختەیە و لەم وەختەیە ئەکە ئەم قەرارەتان دەرکە بۆ ئەم خەڵکە هەمووی بەچکەی فەقیرە بەڕاستی هەمووی بژێوی ژیانی لەسەرەوەی ماڵەیە 3 عایلەی لەسەرە ماڵەیە 4 عایلەی لەسەرە لە ناکاوە ئێوە هاتوونە دوکانەکانیان پێداخن بەڕاستی ئەمە شتێکی باش نییە ئەبووە پێش وعدە خەبەرتان بدایە تەبلیغیانتان بکردایە. لە پێناو کۆنتڕۆڵکردنی نرخی بازار و پاراستنی تەندروستی گشتی بە بڕیاری وەزارەتی تەندروستی و بازرگانی عێراق تیمی شەو و ڕۆژ لە فەرمانگە پەیوەندیدارەکان ڕاستپێردراون بۆ بەسەرکردنەوەی بازاڕەکان. لە پێناو پاراستنی تەندروستی گشتیدا لیژنەکانی چاودێری تەندروستی بازار جگەلەوەی ڕێنمایی بە کاسبکار و فرۆشیارەکان دەدەن لەگەڵ ئەوەش هەر کاسبکارێک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبێت شوێنی کارکردنەکەی دادەخەن. ئاسۆ ئەحمەد کورسات نیوز کەرکووک. بەهۆی گرفتی کارەباوە لە چەند هەفتەی ڕابردوودا خواست لە سەردانانی سیستمی سۆلار بۆ نزیکەی دووهێندەی مانگی ئاسایی زیادی کردووە. ئەگەرچی پێشتر زیاتر شوێنە بازرگانیەکان ئەم سیستەمیان دادەنا بەڵام ئێستا ماڵان بڕێژێکی زیاتر بەکاری دێنن. بە پێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی 3110 هاوبەشی کارەبا سیستمی سۆلاریان داناوە لە ڕێگەی وزەی خۆرەوە بڕی 84 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. کەمبوونەوەی ساعاتەکانی کارەبای نیشتیمانی و کەمبوونەوەی کارەبای مۆلیدا بێکارەبای نەکردوون. ئەوان لە ڕێگەی دانانی سیستەمی سۆلارەوە بە وزەی خۆر کارەبایان بۆ فرۆشگاکە دابین کردووە و بەوەش لە گرفتی نەبوونی کارەبا لەم کاتەدا کە گرفتێکی سەرەکی هاوبەشانی کارەبایە ڕزگاریان بووە. لەم کاتێکە کارەبا ئەبڕێ ڕێسی نییە مۆلیدەکان بە عملیە منە ئیش پێ ناکە ینی کارەبای خۆمان هەر هەیە
دوای ئەوەش بارگرانی بۆ کەم کردوینێتەوە بۆ پارەی ڕێسیەکە ئەوەش هەری سپادی زۆرە وڵاهی کە بوو بە 24 ساعتێکە تقریبا سەر و ملیۆنمان بۆ هاتەوە 1,200,000 ئێستا ئەگەر بۆ بنە ڕۆژێ باران وانە بێ ئێستا مانگی لەوانێ 100,000ێکمان بۆ بێتەوە. بەهۆی گرفتی کارەباوە لە چەند هەفتەی ڕابردوودا خواست لەسەر دانانی سیستەمی سۆلار بۆ نزیکەی 2 هێندەی مانگێکی ئاسایی زیادی کردووە. ئەگەرچی پێشتر زیاتر شوێنە بازرگانیەکان ئەم سیستەمەیان دادەنا ئێستا ماڵان زیاتر هانای بۆ دەبن. 24 ئەمپێر داهاتیە لەم کاتەیە ئەگەر سەیریکەی ئەندازیار جەلال حەمەکەریم لە مۆبایلەکەیەوە ڕێژەی بەرهەم و وزەی کارەبای ئەو ماڵ و شوێنانەمان پیشان دەدات کە لەم کاتەدا سیستەمی سۆلاریان بۆ دانراوە و کارەبا بەرهەم دەێنێت. سیستمێک بە تەقریبی ئەگەر بۆ نمونە 16 ئەمپێر 8 پەناڵە هەبێت کە 8 پەناڵدانی لە ماڵ بۆ ماڵێک ئاسایی ئەتوانی تقریبا کارەبای مانگانەشی بۆ سفر کاتەوە 8 پەناڵەکە 16 ئەمپێری بەردەوامت ئااتێ ئەو تقریبا ئەگەر بە پاتری و حسابیکەی $3,000 تێچێ $2,500 بۆ $3,000 بە پێی حەجمی پاتریەکە. بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی 3110 هاوبەشی کارەبا لە سلێمانی بەدانانی سیستەمی سۆلار بڕی 84 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئەوانیش پێکاتون لە 2562 هاوبەشی ماڵان و 443 هاوبەشی بازرگانی و 15 هاوبەشی پیشەسازی و 85 هاوبەشی کشتتوکاڵی و 5 هاوبەشی میری کە بەشێکیان ڕێژەی بەرەمێنانیان هێندە زۆرە کە قەرزی پسوڵەی کارەبا و سعاتی کارەباکەیان سفر دەکاتەوە. لەگەڵ سوودبینین لە وزەی خۆر دەکرێت وەزارەتی کارەبا و لایەنە پەیوەندیدارەکان لە داهاتوودا سوود لە وزەی باش بۆ بەرەمێنانی کارەبا وەربگرن. ئەویش بەدانانی چەندین تۆڕباینی هەوا بۆ بەرەمێنانی وزەی کارەبا بە تایبەت کە سلێمانیش سەر چیای ئەزمەڕ و گۆیژە بۆ بەناوبانگن کە لە هەموو وەرزەکاندا ڕێژەیەکی زۆری ڕەشەبایان هەیە و دەکرێت ببنە سەرچاوەیەکی گرنگ بۆ بەرەمێنانی کارەبا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.